بەبوونەی ساڵیادی لەدایکبوونی کاکارتینی عزیز کوڕی کاکە ئاری حاجی عەتاڵ هیوادارین تەمەند درێژ و سەرفراز بێت چەند گۆرانێک پێشکەشەکەین بۆ مجلیسە جوانە بە تایبەت بۆ کاکاری بەرزە بەڕێز باوکاری مامۆسای من و مامۆسا پێشکار بە کامێرە جوانەکەی کاکە ڕێژوانی ئەرۆ هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەک بێت دووبارە پێشکەشە بە ساڵیادەکەی کاکە ئارتینی عزیز هەرشاد ای ماشاءالله بجن دڵێن بەشایی وەفادارە زوو بێتە سار دەردارە دڵێن بەشایی وەفادارە زوو بێتە سار دەردارە بڵێن بەیار با بێتەوە بڵێن بەیار با بێتەوە خۆشم دەوێ وەکو جاران خۆشم دەوێ وەکو جاران عزيز خزان خزانة دل يا عزيز ويران ويران دل يا عزيز خزان خزانة دل يا عزيز ويران ويران دل يا عزيز بقيان يميتو قسم دايم قريان نحالي دل بڵێن بەشایی وەفادارە زوو بێتە سار دەردارە بڵێن بەیار با بێتەوە بڵێن بەیار با بێتەوە خۆشم دەوێ وەکو جاران خۆشم دەوێ وەکو جاران وصل على جهاز الجاب بتاعي كل ما ماري لما دريجه عزيز لين شيوا وبو عزيز ميباش يدزاني خو عزيز لين شيوا وبو عزيز ميباش يدزاني خو يدريماني ديم شاوك ياريتا يدبان مريم نازارنا بڵێن بەشایی وەفادارە زوو بێتە سار دەردارە بڵێن بەیار با بێتەوە بڵێن بەیار با بێتەوە خۆشم دەوێ وەکو جاران خۆشم دەوێ وەکو جاران
گۆرە نەتەبەرە تایبەتێ بۆ ساڵیادەکە یاردینگیان بە تایبەت بۆ کاگاری بەرز و بەڕێز بۆ تەواو مەجلیسە جوانە هیوادارم چە ڕزانە دێم و لایەوێت ڕۆمانی شەعێرێ ڕازی دڵاکە ڕۆمانی شەعێرێ ڕازی دڵاکە دڵی نەوایی خۆ تاقە گوڵاکە تۆ نەریمە گیری بوو تۆ نەریمە بڕێ بوو تۆ شعلەی تیژی بەوان ئاگر و گڕی بوو تۆ شعلەی تیژی بەوان ئاگر و گڕی بوو شۆمە نەوەبەرێ بژی ئەوەسە دروازەی دڵەکە یا تخوازیز یا بۆ کەس نەکریدۆ تا 20 ساڵی بۆ کەس بەوان ملام نەکریدۆ نازانم کێ بوو وا دڵت بێری دێ بەچێ کودراتێ هاتیتە سەری ڕێ تا 20 ساڵتەوە سرم نەخاوان مەگەری تۆ کێ بووی بەوان سرم دانەوە مەگەری تۆ کێ بووی بەوان سرم دانەوە ڕۆمانی شەعێرێ ڕازی دڵاکە دڵی نەوایی خۆ تاقە گوڵاکە تۆ نەرێمە گیری بووی تۆ نەرێمە بڕێ بوو تۆ شعلەی تیژی بەوان ئاگر و گڕ بوو تۆ شعلەی تیژی بەوان گیان ئاگر و گڕێ بوو